لێبوردنەکەی نێمە کە ئەبواە لای بەلای پێشکەشیکەی بەڵام لەبەرەوەی تووشی ئەم گرفتە بووین ئەم گرفتە ڕێگەمان پێ ناداتوە دێنێ بە چەند جارێک با بڵێنە ڕۆژە بە چەند هەوڵێک هەوڵماندا کە لە هایبەکە بکەین بەڵام هەر جارە و گرفتێکە بوو جارێکان بورانگوی لە دەرگم نابوو جارێک کوالیتی باش نەبوو جارێ زوو بچڕە بۆیە ئێستا دێنەوە سەر لایبەکە کات بورانگیان بە خێراتی و خۆشحاڵ بووین کە ئەم جارش بە یەک شاد بووینەوە. سڵاو ڕێز بۆ ئێوە کاک سەرکەوتی هێژا و هەروەها بۆ بینەران و بیسەرانی پەیجی فیلم سازان و باس لەسەر بنەماکانی فیلمی بەڵگەیی یەکەین من لە خزمەتی ئێوەدام فەرمونون. کاک بورهانگیان ئێمە چۆن بتوانین بگەینە ئەوەی کە بڵین سەرەتای فیلمی بەڵگەیی ئازیزان طبعا لێرە فیلمی بەڵگەیی با بڵێن هەر داکومنتەکە داکومنت جرامی داکومنت فیلم واکە بەڵام ئێمە بە کوردی برادرانی ڕۆژاوا و باکوور ئەوان نەڵێن بەڵگە فیلم اینجا بۆیە ئێمە بەڵگە فیلممان بەکارهێنا و پێشمان جوانە بەڵگە لێرەیان کاک بورهان چۆن بتوانین سەرەتای بەڵگە فیلم بزانین لەکوێوە دەست پێکات. بەڵێ لەواقع بابەتی بەڵگە زۆر پێش سینەما دەستی پێکردووە. لەواقع ئێمە بەڵگەمان سەرەتا لەو کەتیبانە لەو بەردە نووسراوانەی کە پادشاکان بۆ نمونە لە حکوومەتی هەخامەنشیەکانە لە حکوومەتی ئاشووریەکانە لە سەری شتیان نووسی و ئۆدایان ناوە ئەتوانین بڵین کە بەڵگە لەویەوە دەستی پێکرد. بۆ نمونە کەتیبەی ئاشووریەکان کە بەڵگەیەکن بۆ ئێمە پڕن لە باسی شەڕ و خوێن ڕۆژاندن و کوشتن و سووتاندن و ئەوانە سەرەتای بەڵگە هەڵەگەڕێتەوە بۆ ئەو کاتە. دوای ئەوە هەڵەگەڕێتەوە بۆ مێژوونووسەکان بۆ نمونە هێرۆدوت کە وەکو باوکی مێژوونووسین ناوی لێبن کۆمەڵێک پیان وایە کە هێرۆدوت خەڵکی یۆنان بووە و کۆمەڵێک کەسیش پیان وایە کە نا سەر بە تەمەدونی هەخامەنشیەکان بووە و ینی لەواقع ئێرانی بووە. تکارمان بەوە نییە مێژوو یەکی لەو بەڵگانەیە کە هەتا شەڕی دووهەمی جیهانیش مێژوو وەکو ینی فەلسەفە وەکو باوکی علمەکان باوکی زانستەکان ناویان لێبرد لە شەڕی دووهەمی جیهانیەوە بەملا مێژوو بوو بە باوکی علمەکان. جا ئەگەر باسی فیلمی مۆستەنەد یا فیلمی بەڵگەیی بکەین فیلمی بەڵگەیی جلوە و نمودی هاوچەرخی بەڵگەیە ئەنی لە کاتێکەوە سەنعەت و مۆدرنیتە هات بەڵگە فیلمیش وەکو نمودێکی هاوچەرخ لە مەسەلەی بەڵگەسازی بۆ مرۆڤ خۆی نیشاندا. لە ساڵی 1995ەوە کە سینەما لەدایک بوو هەرچەند بەر لەوە هەر لە سەدەی 19ەمە بەبوونەی اختراعی کامێرا و کامێرای وێنەگرتنەوە لە 1927 بەڵگەسازی بە شێوەی تەسویری دەستی پێکرد. کامێرای وێنەگرتن تەکامڵی پەیا کرد باشتر و باشتر بوو هەتا ئەوەی کە برایانی لومیر توانیان کە دەستگیان بەڵێ ئێمە ئەگەر بێت و بگەڕین بۆ بەڵگە فیلم ئەتوانین نەک بڵین بەڵگە فیلم ئەتوانین بڵین لەو وێنانی کە لەسەر ئەشکەوتەکان کە بۆیان کردوین ئەو وێنانە خۆیان هەر یەکیان بۆ خۆیان تاک فرێمێکە گزارش لە ژیانی ئەو سەردەمەی مرۆڤی کردووە. بەڵانە لەو کاتەوە لەگەڵ ئەوەی کە مرۆڤ زانوێتی وێنە بکێشێت پێش نووسینیش توانین بڵین لەوێەوە بەڵگەکان بە ئێمە گەشتووە ئەوانە بوونە بە مایەی ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵ برایانی لومێر و لەگەڵ داهێنانی کامێرای فۆتۆگرافی و لەگەڵ هەتا نەقاشیش نیگارکێشیش لەگەڵ ئەمانەشە
يعني ئەوان بوون بە سەرچاوەیەک بۆ ئەوەی بەڵگە بمێنێتەوە وەزانستی مێژوو پشت بە زانستی شارستانیەتە بەستێ وەزانستی شارستانیەتی پشت بە زانستی کنە و پشکنینی شوێنەوارەکانە باسێنجا لە شوێنەوارەکانەوە لەوێەوە با بڵێن بەڵگەکان دۆزراونەتەوە کراونەتەوە و پێشکەش بە زانستی شارستانیت کراوە و مێژوش بۆیان گێڕاوینێتەوە و لە کوردەواری خۆشمانە کاک بەرانگیان ئێمە لاوک و حەیران و بەیتەکانمان ئەوانش ئەو بەڵگانن کە وێنایان کێشاوە لە گۆرانیەکانیانە و بە ئێمەیان گەیانوە ئەمە من لێرە ئەم ڕووکردنەوە حەز کرد بدەم ئینجا بچینە سەر باسی کامیرەی فۆتۆگراف و کامیرەی ڤیدیۆ فەرموو کاک بەرانگیان زۆر ڕاستە فەرمایشی جەنابتان ڕاستە کاک سەرکەوتیان دەستان خۆش پێ بۆ ڕوونکردنەوەکە تەنانەت بۆ تەکمیلکردنی فەرمایشەکانی جەنابتان ئێمە حەسەن ئیبنی هەیسەممان هەیە کە یەکەم جار حەسەن ئیبنی هەیسەم لە کتێبێکی فیزیکی خۆیان باس لە ژووری تاریکەکە و ئەوەی کە کونێکی تایە و ئەتوانین وێنەیەک بخەینە سەر دیواری بەرامبەری کونەکە و لەوێەوە وێنەیەک سەبت و زەبتکەین کە دواتر ئەم کتێوە لە جەنگەکانی سەلیبیە جەنگە سەلیبیەکانە لەلایەن ئوروپاییەکانەوە بردیان و سوودیان لێ وەرگرت و بە ناوی خۆیانەوە سەبت و تۆماریان کرد ئەمە زۆر ڕاستە ئەمڕۆیش مەسەڵەن بۆ تەنانەت لە دنیای ئەمڕۆوە نمایشی ڕادیۆیمان هەیە کە نوعێکی تر لە هەروەکەوە بەیت و حەیران و لاوکۆوانە کە ئێوە فەرمووتان نوعێکی تر لە بەڵگەیە کە بە شێوەی ڕادیۆیی و بەدەنگ کاری لەسەرەکرێت زۆر زۆر سپاس بۆ ئێوە جا بڕینەوە سەر بابەتەکە پێش برادرانی لۆمیەر دیارەکە زۆر کەس هەوڵیاندا بۆ اختراعی سینەماوە بۆ ئەوەی کە دەستگای سینەماتۆگراف اختراع بکرێت وردە وردە لە تەی دەیان ساڵە ئەم ئامێرە تەکمیل کرا بۆ نمونە ئیدیسۆن ئامێرێکی اختراع کردبوو بە ناوی کینەتۆگراف یا کینتۆگراف یا کینەسکۆپیشی پێ ئەڵێن کە بەڵام جیاوازی ئەوەی برایانی لۆمیەر لەوا بوو کە توانیان پەرتۆ ئەفکەنی بکەن ینی تیشکەکانی ئەو وێنانە بخەنە سەر پەردەیەکی بەرامبەر و لەسەر پەردە ئەوەی ئیدیسۆن بۆ نمونە لە کونێکەوە لە ناوی جعبەیەکە سندۆقێکا بوو لە کونێکەوە تەنها یەک کەس ئەیتوانی سیر بکات و لەوێەوە ئەو تەسویرانەی کە حرەکەتەکەن و جلوەی حرەکەت و جوڵانەوە ئلقاکەن لەوێەوە بیبینێ بەڵام برایانی لۆمیەر توانیان بیخەنە سەر پەردەیەک و لە ژوورێک کەسانێکی زۆرتر بتوانن تماشای بکەن هەر بۆیە دوای 1995 بەڵگە سازی و فیلمی بەڵگەیی دەسی پێکرد ئەو کاتە کۆمەڵێک فیلم تۆمارکرا وەکو هاتنی قەتار شەمەنەفەر بۆ وێستگەکەی یان خروجی کاریگەرەکان لە کارخانەی لومیێرەکان یان بە ئاوپژێنکردنی باخەوانێک کە خەریکی ئاودێری داروگوڵەکان بوو یان دایکێکە شیری بە مناڵەکەیدا ئەمانە یەکەمین فیلمی واقعی ناتوانین بڵین فیلمی مستەنەد یا داکیومنت فیلمی واقعی بوون کە تۆمار کران هەتا 4-5 ساڵ خەبەرێک لە فیلمی چیرۆکی و فیکشن نەبوو بۆیە لەبەر ئەوەی کە کۆمەڵێک کێشەی فەنی و تەکنیکی وجودی بوو بۆ نمونە نگاتیڤەکانی ئەو کاتە هەتا 1 دقیقە تقریبەن 1 دقیقە یانتوانی کە زەبت بکەن لەوە زیاتر ئیمکانی ڕێکۆرد نەبوو و سینەماژ ئەوەنە پێشکەوتوو نەبوو وردە وردایتە بە دوای ئەوە بە پێشڕەفتکردنی سەنعەتی سینەما توانیان کە فیلمی فیکشنیش دروست بکەن و بەرحاڵ هاوکاتیش فیلمی داکیومنت توانی کە وردە وردە بچێتە قۆناغێکی سەرتر هەتا 1920-1930 ئێمە کەواتە ئێمە ئەتوانین بڵین بنەماکانی سەرەتاکانی ئەوانەی کە ئەو فیلمانەی کە لە بەڵگە ئەچوون واقعی با بڵین ئەو زەمانیان تۆمار کرده بوو چونکە تۆمارکردنی واقعی زەمان ئەو زەمانەی کە هەیە خۆی ئەوە ئابێتە بەڵگە اینجا ئەتوانین بڵین فیلمی بەڵگەی سەرەتاکانی فیلمی بەڵگەی پێش فیلمی درامی و فیکشن و
چەمکەکانی تر کەوتووە ئەوانەی ئەو خامانە ئەو سەرەتایانە ئەوانە زیاتر بە بەڵگەیی حسابەکرێت ئەچنە خانی بەڵگەییەوە وایە پێت وابێ وابێت کاک براکە بەڵێ هەروایە زۆر ڕاستە کاک سەرکەوتیان ئەوانەی کە ئەو کات ئیدیسون و برایانی لومیر تۆماریان کرد و پەخشیانە کردەوە نیشانیانەدا بە ناو وەقایعی اتفاقیە یا ئەکچواڵیتی ناویان لێبرد ئەمڕۆژ هەر هەیە ئەو فیلم ئەو نوع فیلمانە هەر هەن بەڵام ئێمە بابین جیاوازیەک دابنین لەبین فیلمی داکیومنت و فیلمی واقعیە فیلمی واقعی شتێکە کە بەبێ هیچ دەستکاریەک بە شێوەیەکی بێواسطە سەبت و زەبت دەکرێت و بە شێوەیەکی غێرە خەلاق یعنی هیچ ئاسەوارێکی هۆنەری و خەلاقانەیە ئێمە تیا نابینین ڕکۆرد دەکرێت و لە ئارشیوی هەواڵەکانە و لە ئارشیوی مێژووە هەڵی ئەگرن ئەمە بێ بە فیلمی واقعی بەڵام فیلمی داکیومنت فیلمێکە کە دەرهێنەرێک هەیە کە بە شێوەیەکی خەلاقانە دەستکاری سوژە و فۆرم ئەکات بۆ ئەوەی کە بگات بە ئاستێکی هۆنەری ئاستێکی سینەمایی لە مەفهوم و بەیانکردن و گێڕانەوەی مەبەستەکەیە و چیرۆکەکەیە جا چەندها کەس بوون کە نەزەریە پەردازی ئەو سەردەمە بوون کە لەم بابەتەوە قسەیان کردووە یەکێک لەوانە جان گریرسن بوو خەڵکی اسکاتلند کە بۆ یەکەم جار واژەی داکیومنتری ئەو ناوی لێبرد لە ڕەخنەیە کە لەسەر فیلمی موانا هین ڕابرت فلاهرتی ئەمریکاییە لە ساڵی 1926 ڕەخنەیەکی لە ڕۆژنامەی نیویۆرکسانە نووسی و ناوی داکیومنتی بۆ ئەو فیلمانە هەڵبژارد و لەویەوە داکیومنت ئیتر جێگەی خۆی کردەوە لە ئەدەبیاتی سینەماییە جان گریرسن پێی وایە کە لە زەرفیەت و پەتانسیێلی نمایشی ژیان لە سینەما ئەتوانین وەک لە قاڵب و چوارچێوەی هوەرێکی تازە ئیسفادە بکەین یعنی پتانسیلی نمایشی ژیانی واقعی ئەمە شتێکە کە جان گریرسن ئێژێ یا بە شێوەیەکی تر ئەڵێ مواجهەی خەلاقانەی دەرهێنەر لەگەڵ مسلماتە لەگەڵ ینی ڕوبەڕووبوونەوەی خەلاقانەی فیلمساز لەگەڵ واقعیاتەکانە ئەبێ بە فیلمی داکیومنت خەلاقانە لێرە واژەیەکی کلیدیە یان بە فەرمایشی بەڕێستان ژیگا وەرتۆفی ڕووسی بە شێوەیەکی تر فیلمی فیکشنی ئەسڵەن وەکو هۆنەر وەکو سینەما پێ قبول نییە ینی ئەو نەختێ تۆندڕەوە ئەو ئەڵێ کە تەنیا فیلمی داکیومنتە کە ئەتوانێت وەکو سینەما ئێمە قبولی بکەین و فیلمی چیرۆکی نمودێکی ینی نمودێکی زایدە نمادێکی بورژواییە ئەم تۆزێک ئاوا تونتر سەری مۆزوعەکەکە لە لایەکی ترەوە هەر ژێگاوەرتۆف ئەڵێ کە فیلمی داکیومنت سەبت و زەبتکردنی لە ناکاوی ژیانە ئەنی بە شێوەیەکی لە ناکاو لە ناخلاف ئێمە بتوانین ژیان سەبکەین هەر بۆ شێوەکە هەیە و هەر بۆ شێوەکە ئەی بینین بەڵام پارلۆرنسی ئامریکایی داکیومنت سازێکی مەترەحە ئەو بە جۆرێکی تر ئەڵێ کە فیلمی واقعی بە تایبەتمەندی نمایشیەوە فیلمی واقعی بە تایبەتمەندی نمایشیەوە ئەبێ بە فیلمی داکیومنت پس لێرە جیاوازیەک هەیە لەگەڵ لە نێوان فیلمی واقعی و فیلمی داکیومنتە پس ئێمە ئەتوانین تعریفێک بۆ فیلمی داکیومنت لێرە ئێرائەبین بەڵگە فیلم هەرچەند کە هەتا ئێستا هیچ تعریفێکی یەکگر و واحد بۆ فیلمی داکیومنت ئێرائە نەبووە چەندها تعریف هەیە بۆ بەڵگە فیلم بەڵام بەگشتی ئێمە ئەتوانین بڵێن کە فیلمی مستەنەد یا داکیومنت لە معنای سادە و ساکاری خۆیان بریتیە لە سەبت و زەبت و ڕێکۆردکردنی واقعیاتی خارجی ئەو ڕووداوانەی کە ئەی بینین بە کەمترین دخاڵەتی دەرهێنەرەوە لە ڕوانگەیەکی تایبەتەوە لەگەڵ کولیەتێکی نظاممەند یعنی نەزم و تەرتیب نظاممەندی بێت لە بیر و باوەڕ و عەقیدەی دەرهێنەر کە دوای ئەوەی کە تەساویرەکان لە لای یەکدا ئەنین و ئەی چنین بگەین بە
مەفهوم و معنایەکی خاوەنی پەیام و دارای پەیام گیان کەواتە لێرە من ئەماتوانین بڵین ئەو فیلمانەی کە لە سەرەتایە بە واقعی ئێمە ناومانێناوە بە ریالیزم نەک داکومنت ئەتوانرێت بیان هێنین دیمەنەکانیان بیان چنینەوە بۆ مۆنتاژ زۆرم پێ باشە یان ڕستن ئەویشمان بۆ مۆنتاژەوە نیە ماڵێنێ دت و مۆنتاژ زۆرم پێ باشە لێرەوە ئەتوانین ئەو دیمەنانە ئەو گرتانە ئەو فوتجانە ئەوانەی کە لە واقعە بە واقعانە کاتی خۆی تۆمار کراوە ئەتوانین بیان چنینەوە و بیان هێنین ئەم جارە بیان ڕێسینەوە ڕستن مۆنتاژیان بکەینەوە ئەبن بە داکومنت بە جۆرەی ئەوەی کە ئێمە ئەمانەوێ یەکەیەکی بابەتیان پێ دروستکەین وایە زۆر ڕاستە کەواتە ئەگەر وابێ یعنی واقع بێ بە فیلمە واقعەکانە بن بە بنەمایەکی سەرەکی بۆ فیلمی داکومنتەری اینجا لێرەوە فیلمی داکومنتەری با بڵێن بنەمای بۆ دانرا تیۆری بۆ دانرا دار ڕێژراکە بێ چی بن تۆ لێرەوە بەبەستەکەت ئاغایە وەنێ کاک بورانجا 100% وایە بەڵێ کاک سەرکەوتیان تەنها ئەڵبەت من شتێکی زافە بکەم جیا لە مەسلەی چنین و ڕستن لە مونتاژە لێرە باس لەوەمان کرد کە فیلمی داکیومنت لە معنای سادەی خۆیان تۆمارکردنی ڕووداوەکانە بە کەمترین دخاڵەتی فیلمسازەوە لە زاویە دید و گۆشەنێگایەکی تایبەتەوە لەگەڵ کولیەتێکی نزامەند لە بیر و باوەڕ و عەقیدەی فیلمسازەوە دەرهێنەرەوە یعنی ئەمانە هەمووی دۆرە بینێ بیر و باوەڕ و عەقیدەی دەرهێنەر گۆشەنیگای دەرهێنەر کەمترین دخاڵەتی دەرهێنەر ئەمانە هەمووی بۆ فیلمی داکیومنت دۆرە بینن پاشان مەسەلەی مونتاژەکەی فیلمی داکومنت هەندێکی ئەوەیە کە دەرهێنەر بە پلانەوە یا سیناریۆس بە پلانەوە پلانێکە نووسێتەڵێ منە ڕۆم لەو جێگای ڕووداوێک ڕووی داوە ئەچمەم ڕووداوە لە زمانەوە وەرەگرم ڕووداوەکە دووبارە ئەەکەینەوە شتەکانی ئەەکەین ئەمە بەشێکە و بەشێکیانەوەیە کە کامیرە کاتی خۆی لەوێ وجودی هەبووە کاتێککە ڕووداوەکە ڕوویداوە بەڵام ئەیهێنەوە ئەوە مۆنتاژێکەکەنەوە و ئەبێتەوە بە داکومنتکەوە هاتە سوود لە هەردووشی وەرەگیرێ ئێمە ئەتوانین بڵێن دوو سەبکە وایە بەڵ ئەڵبەت ناتوانین بڵێن کە دوو سەبکە ئەویش ئەچێتە ناو یەکی لە سەبکەکانی داکیومنتەوە یعنی داکیومنت خۆی نزی ینی بە وتەیەک 29 نوع داکیومنتمان هەیە کە ئەو نوعەکەبێ بە داکیومنتی ڕێپۆرتاژی یان خەبەری و هەواڵی ئەبێ بە یەکێ لە نوعەکانی فیلمی داکیومنت اینجا شتێک کە ئەبێ لێرە ڕوونی بکەمەوە زۆر گرینگە ئەوەیە کە واقعیەتی مطلق و جامع لە فیلمی داکیومنتە وجودی نییە بوونی نییە بە گشتی واقعیەت لە سینەما واقعیەتی گشتگیر و کولی و جامع هەر وجودی نییە بۆچی چونکە لەبەرەوەی کە مستەنەدساز یا داکیومنت ساز بە بۆنەی هەڵبژاردنێکی زاویەیەکی تایبەتەوە بۆ وێنەگرتنەکەی بەبوونی ئەو شاتانەی کە ئینتخابیەکە و هەڵی ئەبژێری ئەو نما و قاببندیانەی کە هەڵی ئەبژێری و ئینتخابیەکە بە بۆنەی خاصیەت و تایبەتمەندی لێنزەکانەوە بە جۆرێک یا ئەوەی کە بڕیارەدا کە کەی ڕێکورد بکە کەی ڕێکورد نەکات بە جۆرێک بە ناچار خۆی تەحمیلەکە بەسەر فەزا و ئەتمۆسفری ڕووداوەکانەوە و دواتریش لە مونتاژە ئێمە سێنەوە زەمانمان هەیە زمانی واقعیمان هەیە زمانی نمایشیمان هەیە زمانی ڕەوانیمان هەیە لە مونتاژە زمانی واقعی هەرەوەیە کە شتەکان هەروەکو خۆی لە ڕووی زەمان و کاتەوە ڕوئەیان بەڵام زمانی ڕەوانی و زمانی نمایشی نوعێکی ترن نمایشیەکە ئەوەیە کە شتەکان زووتر ڕوئان بۆ نموناوەی کە گوڵێک خونچەیەک چرۆیەک باز ئەبێ ئێمە مەسەڵەن لە واقع لە یەک ڕۆژە مەسەڵەن یا لە 4-5 ساعتا ڕوە بەڵام ئێمە لە سینەما ممکنە لە مەسەڵەن 5 سانیا بتوانین بیبینین یان زمانی ڕەوانیەوەیە کە زیاتر لە مۆزوعەکە ئەخایێنێت بۆ نمونە مەسەڵەن وەزنەبەردارێک خەریکە وەزنەیەک هەڵەگرێ قارەمانێکی وەرزشی
اینجا ئەمە فلاشبەک لێ ئاین بیر لە ڕابردووی خۆی یەکاتەوە بیر لە گیر و گرفتەکان یەکاتەوە بیر لە ئەو ئەگەر ببێ بە قارەمانیان نەبێ ئەگەر بیباتەوە براوە بێ براوە نەبێ ئەوە بێ بە زمانی ڕەوانی کە توولانیتر و زیاتر لە زمانی واقعی پس بۆیە ئێمە لە مونتاژیشە زمانەکە یان بازی ئەەکەین یان کۆمپرسی ئەەکەینەوە بەهۆی ئەم شتانەوە کە هەمووی ناومان لێ برد ئێمە ناتوانین بڵین کە واقعیەتی مطلق بوونی هەیە وجودی هەیە لە فیلمی لە سینەماوە بەتایبەت لە فیلمی داکیومنتیشە بەڵام داکیومنت ساز ناچارە کە هەڵبژێرێت و بەشگەلێک لە ڕووداوەکان و لە واقعیەتەکان دەستچن بکە گوڵبژێری بکە تەنزیمی بکە و بەهۆی ئەو بیرروباوەڕە و ئەو مەبەستەو کە خۆی هەیەی بەشێک لە واقعیەتی تەبیعی بیهێنێت بیکا بە واقعیەتێکی هۆنەری و سینەمایی وە بەرهەمەکەی بکا بە بەرهەمێک کە شرایەتی وە تایبەتمەندی بەرهەمێکی هۆنەری و سینەمایی ببێت گیان ئێمە ئەتوانین بڵێن بەڵگە فیلمی ئەمریکی و ئەوروپایی و ئاسیایی و ڕووسی و هەتا بێنە خوارەوە بۆ ئەفریقیا و بۆ ناوچەی ڕۆژەڵاتی ناوین ئەمانە جیاوازیان هەیە لە دەربڕینە لە گزارشتەکانیانە لە سەفکەکانیانە بەڵێ بەڵێ بە دڵنیایەوە هەیەە کاک سەرکۆتیان ئەگەر جەنابێت موافق بی من نەختێتر باس لەسەر فیلمی داکیومنت کەم و جا ئەو کات بڕینە ناو ئەو مۆزوعەکەیەوە فەرموتان زۆر زۆر سپاس بەڵێ جا من یەک جیاوازیەکی تری فیلمی بەڵگەیی لەگەڵ فیلمی داستانیە بە ئەرزکەمە خزمەتی ئێوە بینەران لە فیلمی چیرۆکیە مادەی خاو تەخەیل و خەیاڵی خودی دەرهێنەرە نووسەر و دەرهێنەر بەڵام لە فیلمی داکیومنتە تەخەیل و خەیاڵ ئەوەندە دۆرێکی ئاوەها نابینن مادەی خاو بۆ فیلمسازی داکیومنت ڕووداوە واقعیەکانە ڕووداوە سروشتیەکانە کە ئەو ئەیهێنێت وەکو پەیکەرتەراشێک کە کار لەسەر پارچە بەردێکی بێشکڵەکات ئەویش کار لەسەر ئەو ڕووداوە خاوانە ئەکات و مەعنا و مەفهوم و پەیامێکی پێئات و ئێکا بە بەرهەمێکی هونەری ئەمە یەکێتر لە جیاوازیەکانی بوو جا من کۆمەڵێک جیاوازی فیلمی فیکشن و فیلمی داکیومنت لێرە بە ئەرزکەمە خزمەتان تیتروار ئەرستانیەکەم بە تایبەت ئەمەوەی کۆمەڵێک لە تایبەتمەندیەکانی فیلمی بەڵگەیی باس بکەم یەک فیلمی بەڵگەیی ڕووداوەکانی بە پێچەوانەی فیلمی چیرۆکیەوە ڕووداوی واقعین یان تۆزێ دەستکاری کراون دوای ئەوە فیلمی داکیومنت کەسایەتیەکانی واقعین کاراکتەرەکانی واقعین ئەکتەر یان کایەوان نین سێ فیلمبەرداری و وێنە هەڵگرتن لە مەکانی واقعیە سوورەتەگرێ چوار ئەنواعی مەتریاڵی ئارشیوی احتیمالی هەیە کە لە فیلمی داکیومنتە ئیسفادێ لێ بکرێت لە دەنگ و ڕەنگ و وێنە و نووسرا و هەموو شتێکی ترەوە پێنج زمانێکی ئیتڵاع ڕەسان و ئاگایی بەخشی هەیە ینی بەشێ لە تایبەتمەندی فیلمی داکیومنت ئاگایی بەخشینە زانیاری بەخشینە شەش تەنەوەعی لە پێکهات و تکنیک و فۆرمە زیاترە لە فیلمی چیرۆکی ینی ئێمە لە فیلمێکی داکیومنتە احتیمالی هەیە کە دەیان تکنیک و ستراکچر بەکاربێنین یان نەخێر 3 نۆ 4 نۆ 5 نۆ بەکاربێنین بەڵام ئەو تەنەوەعە تا ئەو حەدە لە فیلمی فیکشنە ئێمە نێبینین حوت لە زۆربەی فیلمە داکیومنتەکانە گێڕانەوە و ڕەوایەتێکی مشەخەص وجودی نییە ینی بەو ئەنازەکە لە فیلمی فیکشنە ئێمە گێڕانەوە و ڕەوایەتمان مشەخەص و معلومە ئەو ئینسجامە لە فیلمی داکیومنتە نییە هەشت زۆربەی فیلمە داکیومنتەکان یان مەدح و ستایشی بابەتێکەکەن یان نەخێر گلەی و گازەنداکەن و زەممی مۆزوعێکەکەن نۆ لە فیلمی داکیومنتە بە پێچەوانەی فیلمی چیرۆکیەوە
ئلزامەن تەوالی و تەرتیبی مێژوو زەمان ئەوەندە گرنگ نییە. ئەنی بۆ ئەنازەکە لە فیلمی فیکشنە ئێمە مەچکات گرینگەوە مێژوو زەمانی گێڕانەوەی مۆزوعەکە مهمە. لە داکیومنت ئێمە توانین زەمان و مەکان و مێژوو ئەوانە زۆر ڕاحەتر بیشکێنین. گۆشەنیگایەکی تایبەتە کە هی خودی فیلمسازە، گۆشەنیگایەکی تایبەت بە فیلمساز لە کۆمەڵێک لە واقعیاتەکان، لە کۆمەڵێک واقعیاتێکە دەستچین و گۆڵبژێر کراون، نەک ئەوەی کە هەمووی واقعیەتەکان، نەک ئەوەی کە تەواوی واقعیەتەکان یان خودی ئەسلی واقعیەتەکان، نا لە ڕوانگەی فیلمسازەوە ئێمە گۆشەیەکی ئەبینین. 11 کە زۆر زۆر گرینگە لە فیلمی داکیومنتە ئیمکانی دووبارەکردنەوەی گرتەکان نییە، ئەی ناتوانین نمارەکان دووبارە بکەینەوە، هەر شێک ڕوویدا یەک بارەتوانی تۆماری بکەی فریای بکەوی یان نەکەوی، مەگەر ئەوەی کە فیلمەکە داکیومنتێکی باسازی کرا و یان داکیۆدراما بێت، داکیومنتی داستانی کە ئەتوانی لێرە گرتەکان دووبارە بکەیتەوە. جا ئەلان ئەگەڕێمە دێمە سەر ئەو مۆزوعە کە جنابتان فەرمووتان. ئێمە سێ نوع سەبکی ئەسڵی و سەرەکیمان لە دروستکردنی فیلمی داکیومنتا هەیە. یەکەمیان سەبکی داکیومنت سازی ڕۆمانتیکی ئەمریکاییە. جا معنای ئەمە چییە؟ ئەم ڕۆمانتیکی ئەمریکایی بۆ یەکەم جار بە فیلمی نانۆکی شۆماڵی رابرت فلاهێرتی دەستی پێکرد لە 1926. رابرت فلاهێرتی کە خۆی کاری ساخت و ساز و ئارشیتکت و ئەوانە ئارشیتکت بوو، پێم وابێ کاری ساختمانسازی و ئەوانەیە کرد، هەڵساوە بەرحاڵ عەلاقەی بە کاری داکیومنت بوو، کامێرایەکی هەڵگر و چووە ناو ئسکیمۆکان و ئەوانەی قوتبی شماڵ و فیلمێکی دروست کرد لەسەر کابرایەک بە ناو نانوک، ژیانی واقعی ئەو کەسەی کرد بە فیلمێک و مۆزوع بوو بە سەبکێک بە دوای ئەوە لە فیلم سازیە بە ناو ڕۆمانتیکی ئەمریکایی، کە ڕۆمانتیکی ئەمریکایی مۆزوعی ئەسڵی ئینسان و سروشتە، ئینسان و جوانیەکانی سروشتە و زەم و یعنی لەواقع بە جۆرێک هی ئەکا، ینی ڕەخنەیەک لە سەنعەتی بوونەوە، لە شارسازی، لە زندگی شارنشینی لەوانە ئەکات کە بێ بە هۆی لە ناوچوونی سروشت و دیمەنەکان و نازانم مەنابع و کانیە تەبیعیەکان و سروشتیەکان و ئەوانە پەیوەندی ئینسان و سروشت. پێی وایە کە رابرت فلاهێرتی داکیومنت لەبەر کامێراوە شکڵ ئەگرێ، ینی ئەوەندە باوەڕی بە سناریۆ نەبوو، هەستیە کرد کە فیلمی داکیومنت ئەبێ بە شێوەیەکی واقعی لەبەر چاوی کامێرا ڕوو بدا و تۆماری بکەیت و ئیتر نابێت بە سناریۆ بڕی بۆ دروستکردنی داکیومنت یا دواتر بە مونتاژ ئەوەنە دەستکاری فیلمی داکیومنت کە پس ئەمان یەک ئەوەی کە پەیوەندی ئینسان و سروشت بوون و گلەیی لە شارنشینی و لە سەنعەت و مۆدەرنیتۆ ئەوانە، و دواتر بڕوایان بە ئەوەی بوو کە شتەکان لەبەر کامێراوە بە شێوەی واقعی ڕووبە. کاک سەرکۆت دەنگم هەیە؟ کاک سەرکۆت بۆرانگیانەوە لەبەر دام نەبڕید و با سینەمای ئەمریکی بەڵێ بەڵێ من گوێم لێوەیە زۆر چاکە، درێژە پێ بەم پرسیارە شتێک نییە؟ چونکە ئەوە پرسیارەکەی منەوە بوو کە وتم داکومنتی ئەمریکی و ئەوروپی و ئاسیوی و ئەوانە جیاوازیانێ لەو وەڵامەی بۆیە من دام نەبڕیدە جینا پرسیاری کەمدا دروست بوو. بەڵێ بەڵێ ئەوەیشی لەسەر سینەمای ئەمریکی بۆ نمونە ئێستا ئەو بەڵگە فیلمانەی کایبینی لەسەر سروشت و زۆربەی من هاوڕێی خۆم هەیە لێرەوە چێ بۆ ئەفریقیا چێ بۆ ئەو جیهانەی بۆ بۆ ئوسترالیا ئەچن ئێستا شەر باوەڕیان وایە ئەبێ لە سروشتەوە شت وەرگرن، بەڵام ئەمە دوو چەمکی هەیە کاک بوران، یەکێکیان بەشێکیان
ئەوانەی کە لە سروشتەوە بەڵگە فلیم دروستەکەنەوە هێننەوەن باوەڕیان بەوەیە ئەم چەمکەیان باوەڕیان بەوەیە کە جیهانی سەرمایەداری زۆربەی کایەکانی سروشتی تێکداوە ئەمان ئەیانەوێ ئیش بۆ واکەن بیان پارێزن بیان ژێنەوە خۆشەویستیانکەن لای خەڵک و لای جەماوەری خۆی و ئیشی بۆ بکەن ئاگاداریان بن وەکاریشیان کردووە کاریگەریشیان هەیە لەسەر وڵاتانە و چەمچێکیان ئەوەی ناخۆشە لەسەر ئازاری ئاژەڵەکان ئەمان پارە پەیاکەن فیلمەکانیان نەفرۆشنەوە ئەمەیان شتێکی دوورە لە بەهای مرۆڤایەتی و مرۆڤ دۆستی و با بڵێن ئاژەڵ دۆستی بەڵێ کاک بۆراکجان ڕاستە فەرمی بەسویستم تەوزیحێک لە ئەو دوو چەمکەم بەڵێ ڕاستە فەرمی بە هەر حاڵ مەرج نییە کە کەسێک لە ئەمریکا بێت و نەڕواتە سەر سەبکێکی تر و یان نەڕواتە سەر عەقیدە و مەرامێکی تر بەڵام بەگشتی لە 1926 ئەم سەبکە لە ئەمریکا ئەبداع بوو و هەتا ئێستاش هەر هۆگران و لایەنگرانی خۆی بە شێوەیە گشتی هەیە جا ئەم سەبکە سەبکی ڕۆمانتیکی ئەمریکایی ئامە پەسەندترین سەبکە لە ناو تەواوی سەبکەکانە یەکێتر لە فیلمسازەکانی ئەو سەبکە مریانس کوپەر بوو یەکی تریان ئەرنست شورساک بوو کە بۆ نمونە فیلمێکیان بە ناو ئاڵف یان گراس دروست کرد ئەویش لە 1925 هاتن بۆ ئێران لەسەر کۆچی ئیلێک عەشایری بەختیاری کە لە قشلاخی ئەهواز و خۆزستان ئەوانە کۆچیانە کرد بەرەو لەیلاخ لە کێفی زەردکێفە داکیومنتێکی زۆر بە نرخیان دروست کرد بە ناو ئاڵف یان گراس کە هەتا ئێستش ماوە ئەو فیلمە و هەروە کەوتم مریانس کوپەر و شورساکیش لە فیلمسازانی ئەو سەبکەن جا سەبکێکی ترمان هەیە بە ناو لەم لاوە سەبکی لە ئاسیا با بڵێن سەبکی تەبلیغاتی شۆرەوی یان رووسیا کە سەبکێکی سیاسیە ئەو سەبکە سیاسیە تەبلیغاتیە لە دڵ ئینقلابی یان شۆڕشی ئۆکتۆبری 1970 شۆرەویەوە سەری هەڵێنا لەم نەوعە ئیدۆلۆژی سیاسی مەبنای کاری داکیومنت ساز بوو لێنین لە 1990 پێی بە ئەهەمیەت و گرنگایەتی سینەما و وێنە و ئەوانە بردووە سەنعەتی سینەمای وەکو سەنعەتێکی ملی و نەتەوەیی ڕاگەیاند و وتی کە سینەما و ینی هۆنەری سینەما گرنگترین هۆنەرە بەلای ئێمەوە هەر بۆیە کەسانێک کە پەیڕەوی سەبکی مارکسیست و لەنینیست و ئەوانە بوون هەوڵیاندا لە ڕێگەی ئەم ئیدۆلۆژیا و بۆ خزمەت بەەوە ئیدۆلۆژیە کار بکەن ئەو تەفەکورە ئەو نوع بیرکردنەوە کە کۆمەڵێک فیلم بۆ ڕاهێنانی توودەی خەڵک بۆ خەڵکی وڵاتانی شۆرەوی و جامعی سوسیالیستی ئەو کاتە دروست بکەن و کارێ بکەن کە ئەو ئیدۆلۆژیە بمێنێتەوە و بەرحاڵ خەڵکی عادی و ئاسایی و سڤیلیش ئاشنا بکەن لەگەڵ ئەو ئیدۆلۆژیە ئەمان نمونەیان یەکێکی سەرگەی ئایزنشتاین بوو کە ئەم کەسێک بوو کە هەم نەزەریە پەرداز بوو هەم تەدوینگەر بوو ئیدیتۆر بوو و هەم دەرهێنەر بوو و فیلمەکانیشی زیاتر فیلمی داکیودراما یان چیرۆکی بەڵگەیی بوون لە ئەوانەی کە کاری داکیومنتی مەحزیان نەکرد یەکی لە گەورەکانی ژیگاوەرتۆف بوو یەکی تریان داڤژنکۆ بوو یەکی تریان ئەلکساندرۆف بوو و داڤژنکۆ کە وتمان بڵێ کەسانێک بوون کە فیلمی داکیومنتیان دروست ئەکردوە ئەم سەبکە بیرۆباوەڕ و عەقیدەیان زیاتر بە مونتاژ بوو ینی نەک ئەوەی کە منکەری سناریۆ یان بەرحاڵ کاتی وێنەگرتن بن بەڵام زیاترین هەوڵیان بۆ مونتاژەدا هەر بۆیە کە بنەمای مونتاژ و نەزەریەکانی مونتاژ زیاتر لەلایەن ئەو دوو فیلمسازە گەورەوە ینی ئایزنشتاین و وورتۆف نووسراوە هەتا ئێستش بۆ ئێمە ماوەتەوە ئێمە ئیسفادەی لێەکەین سەبکی مەسەڵەن بۆ نمونە مونتاژی دیالکتیک کە وورتۆف دایناوە ئێمە هەتا ئێستش هەر ئیسفادەی لێەکەین جا وورتۆف شتێکی دانا بەناو کینۆئای یا سینەما چاو کە
کە ئەگەر ئیجازە بن من باسی سەبکی ئوروپایش بکەم جا ئەگەڕێمەوە بۆ سینەما چاو چون کاری زۆرمان پێ هەیە. سەبکێکی تر بوو یەکی لە سەبکە گەورەکان کە هەتا ئێستش هەیە و زیاتر لەوانی تر بڕەوی هەیە و ماوەتەوە و هۆگری هەیە سەبکی ڕێئالیسمی ئوروپایی یان سەمفۆنی شارەکان بوو. ئەم سەبکە لە دەی 1920 و 1930 لە ئەوروپا زیاتر لە وڵاتانی فەرانسە و ئالمان و هۆلەندا ڕوویدا و لەواقع پەیڕەوی لە مەسەلەی ڕێئالیسمەکە ڕێئالیسم لە هۆنەرە ئەوان پیان وابوو کە ئیتر شعر ئەوانەی کە هۆگری سەبکی ڕێئالیسم بوو پیان وابوو کە ئیتر شعر و ڕۆمانتیک و سیاست و ئەمانە ناتوانێت جوابگووی نیازمەندیەکانی بەشەر بێ و ئەوەی کە ئەمڕۆ پێویستە مەسەلەی ڕێئالیسمە مەسەلەی هەروەها لە ئەدەبیاتە چیرۆکی کورتە چیرۆک و ڕۆمان و ئەوانە بابەتی ئەم نوع فیلمانە مەسەلەی بابەتی ئەم نوع فیلمانە خەڵکی ئاسایی بوون ینی تەبەقەی متەوەسط چینی ناوەندی کەسانێک کە هەتا ئێستا لە هۆنەر و ئەدەبیاتە تەوەجوێکی ئۆتۆیان پێ نەکرابوو هەرچەند ئەمانە بە کەسانێک کە مەحروم بوون کەسانێک کە زوڵمیان لێکرابوو خەڵکی هەژار و فەقیر و بەرحاڵ خەڵکی کە ستەم دیدە و چاوساوە بوون گرنگی بایەخێکی زۆریانەدا کەسانێک کە لە سەبکی ڕێئالیسم پەیڕەویانە کرد ڕەخنەگری واقعی کۆمەلگای خۆیان بوون ڕەخنەیان لە تەبەقەی ئەشراف و دەوڵەمەندەکان و بورژواکان ئەگرت و هەوڵیانەدا لە ڕێگەی فیلمەکان و بەرهەمەکانیانەوە شکایەتی خۆیان بەرنەبەر پێش حاکمەکان و ناشرینیەکانی هەڵسوکەوت و ڕەفتاری چینی بورژوا و ئەشراف زادەکان و دەوڵەمەندەکان نیشان بن. شتێکە لە سەبکی ڕێئالیسمە زۆر مهم بوو پەیوەندی مرۆڤ و کۆمەلگا بوو ینی ئینسان لە کۆمەلگا مەعنا پەیاکە و لە کۆمەلگا لە هەلومەرجێکە لە شەرایەت و دۆخێکی تایبەتە چۆن هەڵسوکەوتەکە ئەمانە هەوڵیانەدا کە بڕونە ناو دەرونی کاراکتێرەکانەوە و ئەو دەرونیاتە لە چوارچێوەی کۆمەلگا چۆن لە هەلومەرجەکانە ڕەنگەداتەوە کاری لەسەر بکەنەوە بیخەنە بەر چاوی بینەر. بەڵێ کاک بۆرانجان بەڵامێ ماوێت شتێکی کەس بیر نەکەین دەو زەمانەیە هەتلەر هەوڵێکی باشیدا بۆ ئەوەی فیلمی داکومنتەری دروست بکرێ بۆ بەرژەوەندی خۆی و نازیێت ئەوەش ڕێزکەیەکی کەی تایبەت بوو لەو زەمانەیە کە وەکو فیلمی بەڵگەی بکەیە. بەڵێ زۆر ڕاستە ئەو سەبکی ڕێئالیسمی ئوروپایی لە ڕووی تەکنیک و لە ڕووی مەسایلی زانستی و علمیەوە زیاتر پەیڕەوی لە سەبکی تەبلیغاتی سیاسی شۆرەوی ئەکا تا پەیڕەوی لە سەبکی ڕۆمانتیکی ئەمریکایی بکە. بەرحاڵ هیتلەریش بە جۆرێک بە شێوەیەکی ئەفراتی و تونڕەوانە ڕەنگە ڕوانگەی وەکو سەبکی تەبلیغاتی شۆرەوی بوو بێت و لە مەسەڵەن بۆ نمونە فیلمی وەکو پیرۆزی ئێرادا ئیسفادەی ئەبزاریە کرد لە مەسەلەی سینەما بۆ ڕیکلام و بۆ پرۆپاگەندە بۆ بەرحاڵ نظامەکەی خۆی و حیزبەکەی خۆی. ئێمە بە ئاگامان لە کاتیش بێت چونکە ئازانم زۆر چەمچیکە ماوە باسی بکەین بەڵام ئەمە بە خۆشحاڵ بووم یعنی بە تێر تەسەلی تۆ تایرت باس کرد پێم وابێ نازانم هیچ شتێکی کە ماوە باسی نەکرد وێگەر باسی بکەیت چونکە ئێمە وانەکانمان ئەمانە وانە بنە سەرچاوە ئەمانەیە فێرخواز لە هەر بەشێکی کوردستانە بێ بۆ زانکۆیە بۆ هەر جێ کاتێکی پرۆژێ بکات سوود لە هەموو کەلێنەکان وەربگرێت ئەگەر ماوە بفەرمو و باسی بکات ئەگەر نا حەزەکەم باس لە باز دەین بیگۆڕین بۆ بەشێکی کەی لایڤەکەوانەکە. بەڵێ
بەڵێ زۆر چاکە باشە بەسەر چاو کاک سەرکۆت بەڵام من هەڵەیەم بە کورت و مختصەرتر ئیدامەی باسەکە بڕمە بەرترەوە بەڵام پێم وایە کە ئەمە زانینی ئەم شتانە بۆ فیلمسازی بەڵگەی زەرورە بن لە ڕووی ئەوەی کە بتوانین ئێمە کار لەسەر باوەڕ و ڕوانکە و نوعی ڕوانینی فیلمسازەکانەوە بکەین ڕاستە کە بە جۆرێک مێژوون بەڵام بە جۆرێکیش ناسینی ئەمانە بنەمایەکە بۆ سازکردنی فیلمی داکیومنت من بە شێوەیەکی مختصەر ڕمە بەرەوە وە کاربردی ئێمە باسمان لە سینەما چاو کردەوەی کە ورتوف وتویەتی ورتوف ئەیوت کە چاوی ئینسان خۆی ئەتوانێت واقعی ڕووداوەکان ببینی بەڵام چاو ناتوانێت هەمووی واقعیەتەکان ببینی بۆیە ئامرازی سینەما وە کامێرا ئەبێ بێتە یارمەتی فیلمساز و ئەو عیب و نوقسان و کەم و کۆڕیانەی کە چاو هەیەی ئێمە ئەتوانین لە ڕێگەی کامێراوە لە ڕێگەی لێنزەکانەوە لە ڕێگەی نورەوە و مونتاژەوە قەرەبووی بکەینەوە و بتوانین نگایەکی جامعتر لە کۆمەلگا و واقعەکان بە بینەر ئێرائەبین کاک بورهان ئێمەی کورد بابێنە سەر لای خۆمانەوە بەرەو ناوچەکانی کوردستانی خۆمان ئایا کوردستانی باکوور بێ کوردستانی ڕۆژهەڵات بێ باشوور بێ ڕۆژاوا بێ ئێمە لەژێر کاریگەری با بڵێن داگیرکەری کۆمەڵی وڵات بووین ئەم وڵاتانە خاوەنی ئەتوانم بڵێم کالیەیانە بۆ نمونە فەڕەنسا لە ڕۆژاوایە کە فەڕەنسا خاوەنی لۆمێنە یان با بڵێم شۆرەوی یەکێتی سۆڤێت کە خاوەنی سینەمایەکی خۆیان و سینەمای داکومەنتەریانە بۆ بەڵام لە کوردستانی سوورە ڕۆڵیان هەبووە و ئەمریکا بەریتانیا لەم ناوچانە لە باشوور و لە ڕۆژهەڵاتە ئەمانە لەگەڵ خۆیانە کامیریانی ناو کۆمەڵە کەسانێکیان هاتوون شتی داکومنتەریان تۆمار کردووە چۆن لەمانە بڕوانی لەمانە سەبکەکانیان جیاواز بووە یان دەتوانین بڵێن ئاگاداری ئەوەی کە کام یەکێ لەوانە کە ئەو فیلمانی کە وەکو تۆ باسی کرد واقعی بۆ ڕیالیزمی بوون ئایا وەکو هەواڵگری بوون ئایا کران چوونە چەمچی با بڵێن داکومنتەریەوە کاک سەرکۆتیان زۆر سپاس بۆ پرسیارەکەتان بڵێ ئەوانە لە هەر حاڵە بەشێکن لە ئارشیوی سینەمای داکیومنت و ئەرزم بە حوزورتان وەکو ژێرخانێکی یان ئەتێقەیەکی زۆر بە نرخ و گرانقیمەت ماونەتەوە بۆ ئێمە چۆن هەروە کە عەرزم کرد سەرەتاکانی سینەما ئێمە نگاتیڤەکان نهایەتەکەی یەک دێقایان توانی تۆماری پێ بکەن بەڵام دواتر ئیمکانی ئەوە بوو کە لە تایمێکی زیاترە شت تۆمار بکەن و ئەو فیلم سازانەی کە گەیشت بوون بۆ ئاستە کە بڕۆن بۆ وڵاتانی تر لە واقع ئەمانەی تر بەبێ بیر و باوەڕ و عەقیدە و گۆشەنیگای خۆیان ڕوانینی خۆیان ناچوون بۆ فیلم هەڵگرتن و فیلم دروستکردن ئەمانە بە فکر و بە بیرۆکەوە ئەچوون و ئەتوانین وەکو فیلمی داکیومنت ناویان لێبەرین هەرچەند کە زۆر جار ئەو وڵاتانش کە فیلمسازی وڵاتانی تر لە رووسیەوە بواە لە ئەوروپاوە بواە لە ئەمریکاوە بواە باەتایەن بەرهاڵ حکوومەت وە دەسەڵاتی ئەو سەردەمە نەیە هێش کە ئەوانیش هەروە بەسەم بە ئیشتیای خۆیان کار بکەن و هەر شتێکە پێ بۆ نمونە هەر لە ئێران من باسم کرد کە لە زمانی پاڵەوی یەکەمە سکوپەر و شوتساک کە هاتن بۆ ئێران فیلمی گراسیان دروست کردووە فیلمێکی زۆر بە نرخە لەسەر مەسەلەی عەشایر و کۆچکردنی عەشایر بەرحاڵ چەند فیلمسازێکی تر لە ئەڵمانەوە هاتبوون لەسەر هەژاری و نەداری خەڵک و ڕەشوروتی خەڵک و ئەوانە فیلمیان دروست کرد کە ڕەزاشا پیانی زانی و هەر دەریانی کرد نەهێش کە فیلمەکەیان دروست بکەن و تەواوی بکەن بەڵام هەر شتێک کە ئێمە هەمانە وەکو بەڵگەیەکی بە نرخ لە سینەمای داکیومنت ئەتوانین ناوی لێبۆین و تماشای بکەین لە کوردستانی سووریش با بڵێن ئەرمینیا ئەو کاتە هەمووبەک نەزاریان لە 1920ەکان کە ئەویش هەساوە بە کۆمەڵە فیلم
وەکو داکومنت لەوەی ئیشی کردێ بەڵام بۆ بە فیلمێکی درامی ئێستا ئەتوانم ئێمە ئەوەتانێ مشت بڕمانە لەسەرەوەی کە بە یەکەم کوردی دابنین فیلمی زارا لەو ناوچانە هەروە بۆ هەروەها لە کوردستانی باشوور کاتێکە بەریتانیا هاتوون بردومانی ناوچە کوردەکانیان کردووە مەتەبەت بردومانی سلێمانی کراوە و شۆڕشی شێخ مەحموود و ئەوانە هەر هەموویە سنە قاڵبی داکومنتەریۆگە نەشت بەڵام ئەمانە سەرچاوان وەکو جەنابت باس کرد دانی ڕۆڵێکی کاریگەریان هەیە بۆ کاری فیلمی داکومنتەری بەڵێ بەڵێ کاک سەرکۆت هەروە کە باسمان کرد و دووبارەش ئەمە باسی بکەمەوە ئێمە وەرتۆف سەبکێکی دانا بەناو سینەما چاو سینەما چاو و دواتر 40 ساڵ نزیک بە 40 ساڵ دوایەوە سینەماوەریتە هات و هەروەها دیرەک سینەما هات سینەماوەریتە لە فەڕانسەوە هات دیرەک سینەما لە یان سینەمای بێواسطە لە ئەمریکاوە هات ئێمە ئەم بابەتێک ئێوە فەرمووتان ئەتوانین ئاوا ڕەبتی بینەوە کە بەوە کە بەڵێ ئەمانە فیلمی داکیومنتن کە وەرتوف باوەڕی بە سناریۆ نەبوو لە واقع تەنها باوەڕی بە ینی باوەڕی بە نمای باز بوو ئەکستریم لانگشات و لانگشات نازانم خەڵکانێکی واقعی فیلمبەرداری لە مەکانی واقعی لە ڕووناکی واقعی و تەنها ینی تەواوی هۆنەرەکەی خۆی لە مونتاژە ئەینوان نەزەریە سینەما چاوی دانا کە چۆن چاوی ئینسان دەتوانێت واقعەکان ببینێت بەڵام بە تەنیا کامڵ نییە و ئەبێ کامێرا و دووربین بێتە یارمەتی چاوی مرۆڤ و دەرهێنەرەوە و نەقایس و کەموکۆڕیەکانی قەرەبوو بکاتەوە تۆ لە ئامرازی نازانم ڕووناکی و کامێرا و لێنز و ئەوانە توانی سفادە بکەیت لە مونتاژە توانی سفادە بکەیت بۆ دەرخستنی واقعی ڕووداوەکان و مۆزوعەکان دواتر بەهۆی ئەوەی کە کامێراکان چکۆلەتر کرانەوە ئامرازی هەڵگرتنی دەنگ چکۆلە کرایەوە قابڵی حەمڵ و نەقڵ و جێبەجێکردن بوو و لێنزی زوم هات و نگاتیڤێک هات کە حساسیەتیان زیاتر بوو یان ئەتوانی لە ڕووناکی کەمترە ڕێکۆردی پێ بکەیت بۆیە خەڵکانێکی زۆر زیاتر لە جاران دەستیان بە کاری داکیومنت سازی کرد و هەڵسان چوونە ناو وڵاتانی تر بۆ نمونە ژان ڕۆژ لە 1960 فیلمێکی بەناو وەقایعی هاوینێک دروست کرد لەسەر قەبیلەیەک لە ئافریقا ژان ڕۆژ خۆی کۆمەڵناس بوو کەسێک بوو کاری لەسەر متالعاتی کۆمەڵناسی و خەڵکناسی و جامعەشناسیە کرد چوە قەبیلەیە و فیلمەی دروست کردوە تایبەتمەندی ئەو فیلمە ئەوە بوو کە وتوێژەکان لە لەحزاوە بە شێوەی ئانی بەبێ ئامادەگی بێ هیچ ئامادەگیەک و بە کامێرای چکۆلەوە لە واقعی مۆزوعەکان فیلمیانەگرت هەروەها لەولاوە فیلمسازێکی تر لە ئەمریکاوە بەناو فریدریک وایزمن و هەروەها ئالبێرت مایزلس ئەوان نەزەریەکی تریان دانا هەر نزیک بەمەی سینەماوەریتە ئەو سینەمای بێواسطە یا دیرەک سینەمای ناویان لێبرد کە باوەڕیان بە بابەتگەلی بوو کە خۆدەنگیختە بوون ینی لە پێشەوە تەحریزی و بەرنامە ڕێژەیەکی بۆ نەکرابوو وتوێژەکان بە شێوەیەکی ئانی بوو ئەرزم بە حزورت سینەمای مشاهدەیی بوو ینی تۆ مشاهدەگەربی وەکو دەرهێنەر ینی کاراکتێر و سوژە هەست بە بوونی تۆ نەکا ئەسڵەن ئیحساس نەکا کە تۆ لەویا وجودت هەیە یان وجودت نییە هیچ تەداخڵ و دخالەتێک لە ڕووداوەکانە نەکەی تەنها بیبینی و سەبت و زەبت و تۆماری بکەیت ئەمە بەناو دیرەک سینەما یا سینەمای مشاهدەیی یان بێواسطە لە ئەمریکا ناوی لێبەن کە ئەمانەی کە جەنابەت فەرموو لە سووریا و نازانم لە ئێران و لە باشوور و شۆڕشی شێخ مەحموود و هەمووی ئەمانە ئەتوانین وەکو سینەمای داکیومنت ناوی لێ ببین بەڵام ئەگەر مونتاژ کرابێت ئەگەر ینی هەوڵێکی هۆنەری بۆ ڕستن و چنینی ئەمانە ئەنجام درابی ئەوە توانین وەکو فیلم وەکو سینەما ناوی لێبەرین ئەگەر نا هەر تەسویری خاو بێت بەبێ هیچ دەستکاریەک مەسەڵەن چەند گرتەیەکی چەندێقەیی بێ ئەمانە ئەتوانین وەکو ئارشیڤ ناوی لێبەرین وەکو فیلمێکی واقعی بەڵێ بەڵێ
یان تۆماری ئەتوانین بڵێن تۆماری ئەوە لەلایەن لە عەرەبا هەیە تەسجیلی پێڵێن بەڵێ بەڵامەوە وەکو داکومێنت بەکارهێنن بەڵام هەندێکیان لەگەڵەوە دەڵێن نەخێرەوە تەسجیلیە بەس تۆمارکردنێکە بۆ ئەرشیف مەڵەگیرێ بەڵێ 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 کاک گۆران هەروە کابینین بابەتی ترێ حەزەکەم بەردەوام بی لە سەرەونام چەمکەم پێ باشە کاتەکەمان وایە ئێمە ئیتر ئەگەر بڕۆینە سەر ئەوەی کە باس لە پێکاتە بکەین باس لە مۆنتاژکەین با بڵێن ڕستن و چنینی فیلمی داکومە بەڵگەیی و باس لە سیناریۆ و ئیتر کارکردن و پلان بۆی ئەوە حەزەکەم بکەینە بەشێکی کە بۆ لای بێکی کە چونکە بابەتەکەمان بابەتێر و تەسەلی بێت بە پەلە و پەلە پروزێر بەسەریان تێنەپەڕی فەر بۆ ئەمەی کە هەتە بیڵێ بۆ ئیتر لێرەوە ئێمە هەوڵدەین بەشی لایڤێکی کەوانەیەکی کە بهێڵینەوە فەر زۆر چاکە باشە کاک سەرکۆدیان بەسەر چاو ئەرزم بە حوزورتان فیلمی داکیومنت بۆ ئەوە دروست ناکرێت کە لە گیشە و لە سینەما فرۆش بکە یان لە ڕووی تجاریەوە بتوانێت مەسەڵەن فرۆشێکی ئاوەها بکات کە خاوەنەکەی دەوڵەمەند بکاتەوە بە پێچەوانەشەوە فیلمی فیکشن بۆەوە دروست ناکرێت کە یان ئاگایی بەخش بێ یان پرۆپاگەندە بکە یان ئەوانە نا زیاتر ئەتوانین وەکو شتێکی فان تماشای بکەین هەر کامێکی ڕساڵەت و تایبەتمەندی خۆی هەیە و بەڵام لە پشتی هەردووکیانەوە فەلسەفە وجودی هەیە ئەتوانی وجودی بێت کە بیواتە ئاستێکی سەرترەوە لەواقع بەڵێ زیاتر ئەچێتە بۆی بەخشینی زانینەوە با بڵێن بە معریفەوە زانینگەییەوە یا وشارکردنەوەی کۆمەلگایە وشارکردنەوەی تاکە هەردووشیان وایە بەڵام یەکەیان بەڕێگەیەکە وەکو جەنابەت فەرمووت بەڵێ ڕاستە فەرمووی ئیسە کە باسی زانین و وشارکردنەوە هات ئێمە فیلمی داکیومنت سێ هۆکاری سەرەکی هەیە کە ئێمە پێش هەر شتێ بامە باس بکەم کە هۆکاری سەرەکی بۆ دروستکردنی فیلمی داکیومنت گۆڕانکاری ینی دروستکردنی گۆڕانکاریەکە لە وەزعیەتی مەوجودە و بۆچی ئێمە ئەمانەوەی گۆڕانکاریەک دروستکەین بۆ یەکە لە وەزعێک لە دۆخێک ناڕازین و پێمان خۆشە کە بیگۆڕین و تاغیرێک ایجاد بکەین کە ئەو وەزع ناخۆشە بەرەو لایەکی خۆشتر و باشتر و جوانتر هدایەت بکەین جا سێ هۆکاری سەرەکی هەیە بۆ سازکردنی فیلمی داکیومنت یەکەمیان مراودە و تەبادڵ و گۆڕانەوەی ئیطلاعات و دادە و لەواقع ئینفۆرمەیشنە ئێمە توانین ئیطلاع ڕەسانی بکەین ئەتوانین ارتباط و پەیوەندی علمی دروست بکەین بۆ نمونە مەسەڵەن فیلمێک دروستە بێت لەسەر کوڤیدی 19 لە ڕێگەی ئەم فیلمەوە ئەتوانی زانیاری ببەخشی نازانم گۆڕانەوەی زانست و علم و دانش و پزیشکی و ئەوانە بکە یان لەسەر مەسەڵەن مراعاتکردنی مەسایلی بێداشتی بۆ تەندروستی مناڵان و ئەوانە لە مەدرسەکانە نیشانی بێ کە مناڵان مەسەڵەن زیاتر لەگەڵ مەسایلی بێداشتی و تەندروستی و سەلامەتی ئاشنا بن هۆکارێکی تر بۆ دروستکردنی فیلمی داکیومنت تەولیدی بیر و باوەڕ و عەقیدەیە یعنی ئەتوانی باوەڕێک ئلقا بکەی یا کاریگەری لەسەر فکر و هزر و بیری کۆمەلگا و تاکەکانی کۆمەلگا بکەی بۆ نمونە ئەتوانین ئێمە فیلمی دروستکەین لە سەر پێشینەی نووسەرێک یان هونەرمەندێک یان موسلحێکی ئیجتیماعی بەهەرحاڵ یا کەسێکی سیاسیەوە کە ئێمە بەم فیلمە ڕنگدانەوەیەکمان بێ لەبارەی کارە باشەکانیەوە لەبارەی تواناییەکانیەوە لەبارەی بیر و بۆچوونەکانیەوە مەسەڵەن کەسێک ئەوێ خۆی بۆ نازانم انتخاباتێک بۆ هەڵبژارنێک ئامادە بکە ئەتوانێت فیلمێ دروست بکری یان حزبێک ئەوێت خۆی معرفی بکە یا ئێمە مەسەڵەن بڵێن ئەم حزبە ئەم خزمەتگوزاریەیە کردووە فلانی کردووە ئێمە توانین عەقیدە تەولید بکەین باوەڕ تەولید بکەین یا مەسەڵەن ئەمریکا کار لەسەر ئەوەکە کە ئێمە وڵاتێکی پێشکەوتوین ئێمە ئازادیمان هەیە ئێمە لە ڕووی سەنعەتەوە لە ڕووی ئابووریەوە سەرکەوتوو و پێشکەوتوین بە سینەمایەکەن لەم جەنبەیەوە کە باسم کرد لایەنێکی تر کە هۆکاری دروستکردنی فیلمی داکیومنتە ئیجادی عەلاقەس ینی تەحریکی عەلاقە تەحریکی زائقە ئیلهام بەخشینە لە واقع
تۆ مەسەڵەن ئێمە فیلمێک دروستەکەین لەسەر مەزەڕاتی ئستعماڵی مەسەڵەن دوخانیات و لە جگەرە کێشان و ئەوانە ئەڵین ئەمە مەزەڕاتەکە ئەمە خراپیەکانە و ئەوانەی کە بۆ نمونە مادە هۆشبەرەکان مەسرەفەکەنیان جگەرە کێشن تەشویقیان ئەەکەین هاانیان ئەین بۆ ئەوەی کە بتوانن تەرکی بکەن و خۆیان دوور بخەنەوە لە ئەو مادەیە. ئەمە سێنەوە هۆکاری سەرەکی بۆ سازکردنی بەڵگە فیلمە. ئێمە دواتر با نەختێ کاربردی تری بکەینەوە کارکردگرایەنەتر تواشا بکەین. سێ ئێلەمان و فاکتوری سەرەکیشمان هەیە بۆ دروستکردنی فیلمی داکیومنت بە جۆرێکی تر توانین بۆی بڕوانین. یەکەمیان بابەتی فیلمی مستەنەدە، دووهەمیان هۆکار و ئەنگیزە یا دلیلی دروستکردنی فیلمی مستەنەدەوە، سێهەمیان بەردەنگەکان و مخاتەبینی ئێمن. بابەت چییە؟ گیان ئێمە ئەتوانین ئەلف بای گرین بێژەڵینەوە بۆ لای دێشیکە چونکە ئەمانە دروستکردنی بەڵگە فیلم وایە چۆن بەڵگە فیلم لێرەوەی ترکاڵی چۆن بەڵگە فیلم دروستەکەی دوایە چیتە سەر پێک هاتەکان، دوایە چیتە سەر مۆنتاژ ڕستن و چنین ڕێسێرچ ئەچینە سەر ڕیسێرچ ئەچینە سەر سناریۆ نووسین. بەڵێ کەوتن بە ڕووداوەکانە ئەمانە هەر هەمووی بۆ خۆی بابەتێکی تایبەتن. پێش چۆنە بیرەوە بۆ لای بیداهاتوو لە لای بێشیکەیە ئەمە ئەم لەوانەیەکیکەیە ئەمە باسکەین بە تێر و تەسەڵتێ باشترە. زۆرم پێ باشە کاک سەرکەوتگیان، هەر جۆرە جەنابەت ئەمر بەفەرمووی من لە خزمەتی ئەوەیە. زۆر باشە. حەزەکەم دوایین قسەی بەڕێستان چییە بۆ ئەم وانێ لە ئێستا بیڵێ و با کۆتایی خواحافیزی و ماڵاوایی لە دۆستانی فیلم سازان. بەڵێ کارگۆراکان بینەرانی عزیز، هۆگرانی سینەمای داکیومنت و بەڵگەی ئەمانەیە کە هەتا ئێستا لەم بەشاوتمان وەکو سەرەتایەک بۆ فیلمی بەڵگەی بوو، وەکو ئەوەی کە مێژووی فیلمی بەڵگەی لێک بینەوە فیلمی بەڵگەی بناسیم زانین لە ئوروپا چۆن بوو، لە ئەمریکا چۆن بوو، لە ئاسیا چۆن بوو، لە تا ڕادێک لە وڵاتی خۆمانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەوانە چۆن بوو. بەرحەڵ وە بیناسین سەبکەکان بناسین، هۆکارەکان بناسین، فیلمسازەکانی بناسین و شێوازەکانی بناسین. پێم وایە کە ئەمانە زەرور بوو کە بۆ سەرەتا بیانزانین لە وانەی دواترە ئێمە ئەمانەوێ بە شێوەیەکی کارکردگرایانە بڕۆینە سەر بابەتی هەڵبژاردننی سوژە و بەرحاڵ نووسینی تریتمنت و نووسینی سناریۆ. ئەسڵەن سناریۆ هەیە لە فیلمی داکیومنتا یان نییە، چ دۆرێکە بینێ مونتاژ، چ دۆرێکە بینێ دەرهێنان، چ دۆرێکە بینێ ڕیسێرچ، چ دۆرێکە بینێ وە جیاوازی و تەفاوتیان لەگەڵ سینەمای چیرۆکی و فیکشنە چییە. هیوادارم سوودتان لێ وەرگرتوێت و لە وانەی داهاتوە بتوانین بە شێوەیەکی باشتر و جوانتریش لە خزمەتی ئەوەی عزیزا بین. سپاس بۆ فیلمسازان و زۆر سپاسم هەیە بۆ گەورەم کاک سەرکەوتی عزیز و خۆشەویست کە ماندوومان کرد و لە خزمەتیە بووین. زۆر سپاس. ببخشە کاک برانجان، من لە خزمەتی ئێوە و لە خزمەتی هەموو لایەکەم. پێمان باشە ئێمە هەوڵ دەین شتێ بکەین. ئەمە بۆ خۆی شۆڕشێکە هەڵمەتێکە بە هەر هەمومانەوە، نەک من نەک بەس بەتەنها فیلم سازان، بە هەموو فیلم سازە ئازیزەکانەوە، بە هەموو ئەو کەسانی کە پەیج و ئەکاونتیان هەیە و کەوتونەتە گەڕی بەخشینی زانیاری فیلمسازی. ئەمە هەمووی پێکەوە هەمومان هەڵمەتێکی گەورەیە ئەنجامێنین بەو هیوایی بتوانین سینەمای کوردی زۆر زۆر بەرەو پێش بەرین. ئازیزان دۆستان، لەبەر کات و لەبەر ئەوەی کە نەمانتوانی لایڤ کەمانوانەکەمان یەکسەری پێتان بۆتان ئامادەکەین و پێشکەشتانکەین، بۆیە ناچار بووین بیکەین بە تۆمارمان کرد و وادامان کرد. ئەگەر هەر پرسیار و شتێکتانەیە ئەتوانن پرسیارەکانتان بنووسن، کاک بورهان لەگەڵتان ئابێت بۆ وەڵامدانەوە. ئەگەر نەشبێ لە وانەی داهاتوو وەڵامی ئەو پرسیارانەتان دەداتەوە و خۆشحاڵە بین و تاوانەی ئایندە چاوەڕوانی تەندروستی باش و کاتی باش و دەرفەتی خۆش و خۆشگوزەرانین بۆ هەموو لایەن. کاتێکی خۆش بەدیدار.